دواکەوتنی موچە ئەگەڕێتەوە بۆ ساڵانی 2013 لەو کاتەوە وردەوەدا موچەخۆران تووشی کێشە بوون لەسەر ئەوەی کە دوا ئەکەوێت، ئەمیش هۆکاری زۆرە، هۆکارەکانتە سیاسی بێ ئابووری بێ، ئەمەش کاریگەرێکی هەیە لەسەر هەموو موچەخۆران. 2013 ئەوە بوو کە هەرێم لەگەڵ تورکیا واژوەیەکی لەسەر بەرنامی نەوت کرد، قرار بوو کە هەرێم نەوت بنێرێ و تورکیاش پارە بنێرێ، بەڵام داخەوە کە تورکیا کە هەمیشە لە بە ئاواتەخوازە کە کورد شکست بێنێ، کورد دوا بکەوێت، کورد هەموو ئەو شۆڕشەی کە کردوێتی هەموو شکست بهێنێ، ئەوە بوو بۆ هۆی ئەوەی کە بە ئەم واژۆی کە کرا لە مابەینی هەرێم و تورکیا سەری نەگرت. ئەمەش کە کاریگەری هەبوو لەسەر قەرزارکردنی هەرێم، شکستی هێنا. تەنها دواکەوتنی موچە نیە، بەڵکو ساڵانێک بوو نیوە موچەش دابەشەکرا، یعنی بۆ نیوە موچێش فەرمانبەران هەڵڕازی بوون. بۆ نمونە من ئێستا کە کەمترین موچەم هەیە لە چاو مامۆستاکانی کە ئەوانی کە بەتەمەنترن، من بۆ نمونە هی خۆم کە کەمترین موچەمە نزیکەی 4 دەفتەرم لای حکوومەتە، و ئەگەر کەسانێک مامۆستامان هەیە دووقاتی من موچەکەیەتی یان سێقاتی من موچەکەیەتی، ئەو تەبعاً زیاترە. ئەمەش کاریگەری هەیە لەسەر ژیان و هەموو وارداتی هەموو خێزانەکانی ناو هەرێم. ئەم دواکەوتنی موچەش کاریگەری هەیە لەسەر هەموو پرۆژەکانی ناوخۆ کە بۆ ناو خێزانەکان، کە هەتا کاریگەری هەیە لەسەر کەسانی کە کاری سربەخۆیان هەیە، کەسێک کە دوکانێکی هەیە، چاوەڕێ منم کە بڕۆم شتێکی لە بکڕم، چاوەڕێی ئەوەی کە ئەو شتانی کە هێناوێتی بیفرۆشێ، بەڵام کە موچەخۆران و موچەیان پێ نەبێت، ناچار ئەویش دوکانەکەی دانیشێ بە دیار لەبانی تا ئێوارە دانیشێ بە دیار شتومەکەکانی و کە هیچی سەرف نابێ و هەمووشی وردەوردە بەعزێکەیە مدەیەکی لەسەرە ئەکسپایرە بێ، ئەمە بێتە هۆی داڕوخانی ژیانی و کەسانی کە موچەخۆریش نین، یعنی بە کامل ژیان ئەوەستێنێ. هەموو پرۆژەکان کە هەیە ئەوانجی ئەوەستن. کاریگەریەکەی زیاتر بۆ سەر ژنان دوو قاتە، لەبەرەوەی ژنی وامان هەیە بڵین تەنها وارداتی ماڵەکە لەسەر خۆیەتی، وارداتی ئەو خێزانە لە ئەستۆی ژنەکەیە، دووبارە لەسەر ژیانی ئەو قورستر ئەبێت، یان خۆ ژنێک ئەگەر بێت و هەر مێردەکەی موچەخۆر بە خۆی ژنی ماڵەوە بێ، ئەوە هەر سێقات کێشە دروست ئەبێت لە مابەینی ئەوەی کە داوای پێداویستێک ئەکا کە مێردەکەی ناتوانێت بۆی دابینکە، دووبارە ئەمە بێتەوە کێشەی خێزانی و چەنەها کێشەی تری لێ ئەکەوێتەوە. ئەم دواکەوتنی موچەیە هەژاری زۆر بڵاو کردەوە، یعنی ماڵی وا هەیە ئێستا لەوانەیە هەر کیلۆ شەکر لە ماڵەکەی نەبێت، کە شەکر کە کەمترین ینی هەرزانترین زەخیرەیەکە لە ناو ماڵەکە بێ نیەتی. لە دوای 2013 هەموو بڵین دانیشتوانی هەرێم دڵمان خۆش بوو کە ئیتر ئەبینە خاوەن واردات و ئاهابووری سەربەخۆی خۆمان، بەڵام بەداخەوە هەر وردە زیاتر شکستی هێنا، وای لێ هاو کە ئیتر ئێمە ینی بێئەمەل بووین لەوەی کە چەنەها کەس ئێستا بۆ نمونە فەرمانبەر هەیە بڕۆ پرسیاری لێ بکە بڵێ حەزەکەی موچەکەت لەسەر هەرێم بێ یاخود لە بەغا بێ، یەکسەر داوای بەغاکە، بەڵام سێریکە ئەو بیر لەوە ناکاتەوانێت کە بەغا هۆکاری شکستی ئەمێ. خۆ ئێستا حالیان نەوتەکە لەژێر دەستی بەغایە، ئەوەدە 2 مانگە دواکەوتووە، بەڵام کەس بڵین گلەیەکان کەم بۆتەوە، ئەسڵەن خۆپیشاندان هەر زۆر بە کەمی ئەکرێت و خەڵکەکە زۆر یعنی بێدەنگە بێدەنگ. لە ئێستا هەموو موچەخۆرانی هەرێم، نەک هەر موچەخۆرانیش بەڵکو کاسبکارانیش ئاوات بەوە ئەخوازنەوە دووبارە بچنەوە ژێر دەستی بەغا، کە ئەو کە بڵین هەمیشە لە چەوسانەوەی خۆشحاڵ بۆ بە چەوسانەوەی کورد، خۆشحاڵ بۆ بە شکستی کورد. بەڵام من گلەیم لە هەرێم حکوومەتی هەرێم ئەوەیە کە ئەویش گوێ نایەتێ، ئەویش بەرنامەی نییە، پرۆگرامی نییە بۆ ئەوەی کە ژیانی ئەم میلەتەوە دانەڕوخێ بەم شێوازە. بۆ نمونە پەرلەمانتاران لەم کاتە ناسکەیە هەر پەرلەمانتارێک و 25 ملیۆنی وەرگرتووە، ئەی باشە 25 ملیۆنی وەرگرتووە، هین 52 ملیۆنی وەرگرتووە، باشە با 52 ملیۆن وەرنەگرێ، با 2 ملیۆن وەرگرێ، 50کەی تری باش بۆ بژێوی ژیانی نزمترین چینی هەژارە، ئەو کەسانی کە مەسەلەن
فەرمانبەرن لە شارەوانی بۆ ئەوانە باشتر بوو بۆ ئەوان سەرف بکرێ بۆ چینی هەژارەکان پەنجاکەتریدا ئەتوانین دابینی کا بۆ ئەوان با لەم کاتە ناسکایە چی معاشیان هەبواە دانایە بۆ چینە هەژارەکان بۆ کەم ئەندامان بۆ ئەو کەسانی کە زۆر پێویستیانە کە معاشەکانیان کەمە وەکو کارگوزارەکان من هێوادارم کە ئەم شکستەی کە ئاوا هەیە هەوڵ بین خۆپیشاندانکەین بە شێوازی مەدەنی بە شێوازی هێمنانە کە ڕوبەڕووی ئەم جاران ڕوبەڕووی بەغا هەستین قسە بکەین کە کاتی خۆی بەراوڕووی هەرێم بەسیترین یعنی جاری وا بوو دوو هەفتە دواکە و ئەو کاتە نەوتەکە لەژێر دەستی هەرێم بوو خۆپیشاندانە بوو بایکۆت ئەبوو لە مەکتەبەکان بەڵام بەداخەوە ئێستا کەس هەمووی بێدەنگە ئەم جاریان تکایە هەموو موچەخۆران کاسبکارانیش بە هاوشانمان بن چونکە ئێمەش کاریگەریمان هەیە لەسەر ژیانی ئەوان هیوادارم ئەم موچەیە ئیتر دوانەکەوێەوە پرۆژەکانی هەرێم ئینشەڵا یەک بگرێتەوانێ و ئینشەڵا ئەو پرۆژانێک کە هەمانە هەموو بووە گەڕ بخرێتەوانێ و موچەشی تر دوانەکەوێ و